شاخاویەکان و بەشێک لە ناحیە و گوندەکانی دەبەرەکە باریوە. ئەگەر ئاماژەیەک بە ئاماری بەفربارینی دوێنێ بدەم بە تایبەتی لە سنووری ناحیەی سمیلان لە دۆڵی ڕووست سەرووی 50 تاوەکو 70 سانتیم لەم سنوورە بەفر باریوە. هەروەها لە سنووری سۆران و برادۆست زەرووی 20 سانتیم بەفر لەم ناوچەیەش باریوە. هەروەها لە سنووری ناحیوەرتێ ڕێژێکی باشی بەفر باریوە و هەروەها لە ڕێگای پیرەفات 20 سانتیم بەفر باریوە. هەروەها لە ڕێگای شێروان سێلکێ 50 سانتیم بەفر باریوە. دیارەکە شۆوای ئەمڕۆ بارانبارین و بەفربارین بەردەوامی نیە، بەڵام بارستە هەوایەکی ساڕ ڕووی لە ناوچەکە کردووە، پلەکانی گەرما زۆر دابەزیون و کەش و هەوای ناوچەکە زۆر سار بووە. دوێنێ تا ڕادەیەک بەهۆی بەفربارینەوە ئاستەنگ لە بەشێک لە ناوچەکان دروست بوو، بەڵام لە ئەمڕۆدا ڕێگاکان کراون، بەڵام ئەوەی گرنگە شۆفێران و هاوڵاتیان کە ڕوو لەو ناوچانە دەکەن پێویستە وریای خۆیان بن، چونکە پلەکانی گەرما لە ناوچە شاخاویەکان دابەزیون، ڕەنگە ڕێگاکان تووشی بەستەڵەک بن، لە ڕۆژیشدا بەشێک لە ڕێگاکان تووشی بەستەڵەکە بن، بۆ پێویستە هاوڵاتیان ئاگاداری خۆیان بن، چونکە لەم ڕۆژانەدا کەوا پشوون گەشتکارێکی زۆر لە ناوەخۆی هەرێمی کوردستان لە شار و شارۆچکەکان هەروەها لە دەرەوەی هەرێمی کوردستانی